پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم کاک قوبات. ئێوە جەنابتان جێگری سەرۆکی وەزیرانن و لە ماوەی ڕابردوو بەڕێستان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بوون. لە ئەمریکا پێم وایە لەم دێوان 2006 تا گەڕانەوەتان لە ساڵی 2012. ئێوە وەکو نوێنەر لەو وڵاتە بوونە وڵبەتە ئەمریکا گرنگی خۆی هەیە وەکو وڵاتێکی زلهێز. تا چەند نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە کە بوونی هەبێ لەو وڵاتە و چۆن دەتوانرێت پێگەی نوێنەرایەتی لە وڵاتە بسەپێنرێت بۆ ئەوەی کە بە باشترین شێوە بتوانین سوود لە ئەو پەیوەندیانە وەربگرین. بفەرمونون. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بە خێراتنی هەموو لایەک ئەکەین، بە تایبەت نوێنەرە بەڕێزەکان. خۆزگەم بەو سەردەمەی کە منیش هاوهار لەگەڵیان ئاهاتمەوە بۆ کۆنفرانسەکانی نوێنەرایەتیەکان، بۆیە زۆر خۆشحاڵین کە ئەم دەرفەتە ڕەخساوە. بێگومان نوێنەرایەتیەکانمان مهمن و ئەتوانن دەورێکی زۆر کاریگەر ببینن، هەم بۆ بەهێزکردنی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتانەی کە لەین، هەم بۆ بەهێزکردنی پەیوەندیە ئابوووریەکان، پەیوەندیە سەقافیەکان و پەیوەندیەکانی تریشەوە. بۆیە بەڵام ئەوەش ئەکەوێتە سەرەوەی کە ئایا چۆن بەهێزیانەکەین، چۆن پڕچەکیانەکەین، بە معلومات بێ، بە ئاراستەکردن بێ، بە سەردانەکانمان بێ، بە ڕێخستنی سەردانی شاندەبیانیەکان، بە دروستکردنی هەمەهەنگی لە نێوان نوێنەرایەتیەکانمان لەگەڵ تەواوی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە بتوانین ئامادەیان کەین، معلوماتیان بینێ، پڕچەکیان کەین، نەک بە فیشەک و بە دەمانچەوە، بەڵام بە معلومات و بە پشتیوانیەوە ئەتوانن دەورێکی زۆر زۆر کاریگەر ببینن و زۆر زۆر مهمیش بن. بۆیە ئەم کۆنفرانسانەش گرنگن، هەم بۆ ئەوەی نوێنەرە بەڕێزەکان بێنەوە بە ئاگاتر بن لە دۆخی هەرێمی کوردستان، تەنسیقێکی باشتر دروستکەن لەگەڵ وەزارەت و پارێزگار و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان. بەو شێوەیە ئەتوانن بە گوڕوتینێکی زیاتریشەوە بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و بەردەوام خۆیان ماندووترکەن لە پێناوی بەهێزکردنی پەیوەندیە فراوانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانەی کە لێن. دروستە، زۆر سپاس. بەڵام پرسیار ئەوەیە گرنگی بوونی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا چییە؟ ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە. خۆی یەک مەهامیان نییە، بێگومان گرنگە. بەڵام من خۆم لە تەجروبەی خۆم، من لە سەردەمێکی زۆر هەستیار لە ئەمریکا بووم، لە پێش شەڕی ڕزگارکردنی عێراق لەوێ بووم، بۆیە ئەو سەردەمی معارەزەی عێراقی بوو. ئێمە لەوێ ڕاستە دوو حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئەو کاتە، بەڵام لەوێ توانیمان بەشێک بین لە گۆڕان، ینی لە دروستکردنی گۆڕانکاریەک لە عەقڵێتی حکوومەتی ئەمریکا ئەو سەردەمە بەرامبەر بە هەرێمی کوردستان. دوای لە قۆناغێکی تر کە قۆناغی شەڕی ڕزگاری عێراق بوو، دەوری کورد دەورێکی بەرچاوی هەبوو لەو شەڕەیە، بۆیە بە تەکید نوێنەرایەتیەکەمان لەوێ توانی دەورێکی زۆر کاریگەر ببینێ بۆ گەیاندنی معلوماتی دروست لەگەڵ حکوومەتی ئەمریکا، لە دروستکردنی پەیوەندی فراوان لەگەڵ سێنات و کۆنگرێسی ئەمریکا، لەگەڵ ناوەندە دیراسیەکان، تینگتانکەکان، لەگەڵ بازرگانەکان ئەو سەردەمە. بۆیە ئەمە قۆناغێکی تر بوو کە کاریگەریمان هەبوو. بە تایبەت ئەو کاتە پێشگەر لە سەرباز ئەمریکا زۆر نوێنەرایەتێکی زۆر بەهێزی نەبوو لە هەرێمی کوردستان، بۆیە توانیمان ئەو فەراغە پڕکەینەوە. ئێستا دۆخەکە جیاوازە، ئێستا دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی بووە، پەیوەندیەکانیشمان ئاسایین. نوێنەرایەتی ئەمریکا هەیە لە کوردستان، نوێنەرایەتی کوردستان هەیە لە ئەمریکا، بۆیە ئەو پەیوەندیە ئێستا مهمی ئەو پەیوەندیە چییە؟ مهمی ئەو پەیوەندیە ئەوەیە ئێستا نوێنەرمان لە ئەمریکا زوو ئاگادارمان بکاتەوە لە دۆخی ناو ئەمریکا، سیاسەتەکانی ئەمریکا، ڕوئیای حکوومەتی ئەمریکا لەوێ، ئەو شتانە چین کە ئەمریکا لای مهمە،
کە ئێمە ئاگادار بکاتەوە لەوە ئەگەر ئێمە بمانەوێت پەیوەندی خۆمان بەهێزترکەین لەگەڵ ئەمریکا ئەبێ ڕەچاوی ئەو مەبدەانە بکەین کە ئەمریکا لای گەرەکە بە هەمان شێوە نوێنەرەکەمان لەوێ ئەبێ پەیامی ئێمەش بگێنێت تیانگەێنێ کوردستان بە چ شێوەیەک لەژێر چ جۆرە فشارێکە لەژێر چ جۆرە هەڕەشەیەکە ئەو دەرفەتانە چین بۆ ئەمریکا لە هەرێمی کوردستان. ڕاستە قونسوڵخانەی ئەمریکا لێرە قونسوڵخانەیەکی کارایە، قونسوڵخانەیەکی بەهێزە و پێم وایە جەنابی قونسوڵ و ستافەکەی پەیوەندیەکی زۆر فراوانی هەیە لەگەڵ هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی من تێگەیشتوم بەشێکی زۆری ئەو وڵاتانە تەنها حکوومەت مهم نییە، بەڵکو چەندین ستونی بەهێز هەن لە دەرەوەی حکوومەت، وەکو کۆنگرس بێ، وەکو ئەکەدەمیستەکان بێ، وەکو بڵێن کۆمپانیا بەهێزەکان بن، وەکو شخصیاتە قەدیرەکان، شخصیاتە کاریگەرەکان. بۆیە نوێنەرایەتیەکانمان لەوێ ئەتوانن تەئسیر بکەن لەسەر ئەو بیئەی کە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی سیاسەت لە وڵاتێکی وەکو ئەمریکا. سەردەمێک خاڵە هوشار و کاکە بەرهەم دوو کەس بوون، ئەنگلیزییان باش بوو و هەموو دنیا لە ڕێگای ئەم دوو بەڕێزەوە پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانەوە هەبوو. ئێستا وەڵا لەگەڵ ڕۆژنامە نووسێک پەیوەندیان هەیە، لەگەڵ کۆمپانیایەکی خۆماڵی پەیوەندیان هەیە، لەگەڵ ڕەوەندی کوردستانی لە دەرەوە پەیوەندیان هەیە، بۆیە پەیوەندیەکانیان زۆ فراوانتر بووە. ئەمە دەرفەتێکە بۆ ئێمە، بەڵام لە هەمان کاتی شەڕنگ بێ ئاڵۆزیش دروست کات. بەڕێز کاک قوبات، بە بەراوردکردن لە نێوان سەردەمی پێش داعش و سەردەمی دوای داعش چ گۆڕانکاریەک جەنابتان دەیبینین لە سروشتی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، و چۆن دەتوانن پێناسەی پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان بکەن لە ناو چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ من پێم وانییە ئێمە هێشتا لە قۆناغی دوای داعشین، هێشتا داعش ماوە و هێشتا مەترسیە و پێم وایە زۆربەی ئەو وڵاتانەی کە نوێنەرایەتیان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لەو باوەڕەدان کە داعش مەترسیەیەکی زیندووە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان. بۆیە ئەمەش بەشێکە لەوەی کە ئەو وڵاتانەی کە لێرەن بە تایبەت ئەوانەی کە لە ڕووی سەربازیەوە نوێنەرایەتیان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان، یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکانی مانەوەی ئەو هێزە لەم قۆناغە ئەو هاوپەیمانیەتەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆر بە دەرەجەیەک. و ئەزانم ئێستا پەیوەندیەکی جدی دەست پێکراوە لە نێوان حکوومەتی فەدرالی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پیادچوونەوە بەم حەقیقەتە. بەڵام حەقیقەتێکی تریش هەیە، ئەبێ لە بەرچاوی هەمومان ڕوون بێ، داعش نەڕۆیشتووە، ماوە و هێشتا هەڕەشەیە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان. بێگومان لە ئەو کاتی کە شەڕەکە چڕ بوو لەگەڵ بەرامبەر بە تێرۆر، هێزی هاوپەیمانان و ئەمریکا زۆر بە قوڵی بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بەشدار بوون لەو شەڕە و داخڵبوونیشان لەو شەڕە پێم وایە هەم عێراقی پاراست و هەم هەرێمی کوردستانی پاراستە، بۆ نابێ ئێمە ئەوەمان لە بەرچاو نەبێت. ئەمە حەقیقەتێک بوو، هەمومان لە بیرمانە ئەو شەوەی کە سەرۆک ئۆبامە پەیامەکەی خۆی گەیاند کە وتی هەڕەشەکردن لە هەرێمی کوردستان هەڕەشەکردنە لە ئەمریکا و بە تاوەتی معادلەی ئەو شەڕە گۆڕا و ڕۆڵی قارەمانی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی تری عێراق و هێزەکانی هاوپەیمانان چە دراوسێکانمان بێت چە دوورەکان بن، معادلەکەیان گۆڕی لە ڕووی سەربازیەوە. بۆیە ئێستا ئێمە ئەبێ بە دوای بەرژەوەندی هاوبەشا بگەڕین. زۆر جار ئێمە خۆمان ئەڵێن فڵان وڵات دۆستمانە، لە دیپلۆماسیە دۆست نییە، بەرژەوەندی هەیە. ئایا ئەو بەرژەوەندیانە چین چۆن یەکەخرێن، چۆن وا ئەکەین سیاسەتەکانی ئێمە بگونجێ لەگەڵ بەهاکانی ئەو وڵاتانەی کە
ئەمانەوێ هاوپەیمانیان بین و لە هەمان شێوە چۆن وا بکەین ئەو وڵاتانە سەرنجی ئەو وڵاتانە ڕاکێشین بۆ ئەوەی بەردەوام هاوکار و پشتیوانمان بن. دیسان ئەگەڕێینەوە بۆ ئەهمیەتی نوێنەرایەتیەکان، ئێمە ڕەنگ بێ قورس بێت لە هەرێمی کوردستانەوە تەسیرمان هەبێت لەسەر ڕای گشتی ئەو وڵاتانەی تر. تەسیرمان هەیە لەسەر قونسوڵخانەکان، لەسەر نێردە دیپلۆماتیەکانیان، لەسەر کۆمپانیەکانیان کە لێرەن، بەڵام ئەوەی کە نوێنەرایەتیەکانمان ئەتوانن بیکەن لە دەرەوەی وڵات بۆ دروستکردنی ڕای گشتی زۆر مهمە. و زۆربەی نوێنەرایەتیەکانمان پێم وایە لە وڵاتی دیموکراتیان بۆیە ڕای گشتی لەوێ مهمە. ڕای گشتی لە وڵاتانە سیاست دروستەکە، بۆیە ئەو سیاسەتەش ئەکرێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بەکار بهێت، بەڵام دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو هەماهەنگیی نێوان نوێنەرەکانمان لە دەرەوە لەگەڵ فەرمانگە لە هەرێم و لە ڕێگای فەرمانگەشەوە لەگەڵ تەواوی دام و دەستگا و بیئەی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ مەبەستم بوو کە باسیم لە داعش کرد کە لەو سەردەمە کە ئەو کارە ساتە بەسەر هەرێمی کوردستان ڕوویدا کە پەلاماری هەرێمی کوردستان درراوە، پێشمەرگە قارەمانەکان توانیان بەرەنگاری داعش ببنەوە و دوجار سەرکەوتوو بوون لە ڕزگارکردنی خاکی کوردستان لە دەستی داعش. ئەو مەلەفە مەلەفێکی نێودەوڵەتیە و هەرێمی کوردستان چووە ناو ئەو مەلەفە نێودەوڵەتیەوە و پێگەی هەرێمی کوردستان لەو سەردەمەی کە پێش داعش لەگەڵ دوای داعشە گۆڕانکاریەکی بەسەردا هات بەوەی کە هەرێمی کوردستان بوو بە ترافیکی دیپلۆماسی وڵاتان ستایشی ڕۆڵی پێشمەرگەیان کرد، تەنانەت لە زۆر وڵات باسی پێشمەرگە کرا. ئەوە پاڵنەرێک نەبوو بۆ ئەوەی کە پێگەی هەرێمی کوردستان زیاتر بناسرێ بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش دەنگێک بداتەوە. بەتەکید حەدەسێک بوو کە ئێمەی خستە سەر خەریتەیەک، چه خەریتەیەکی ئەقلیمی چه خەریتەیەکی نێودەوڵەتی، بەڵام تاکە حەدەس نەبوو. چەندین حەدەس ڕووی داوە لە 30 ساڵی ڕابردوو کە وای کردووە ئێمەی وەکو ئێمەی کورد بەشێک بین لە معادلەیەکی زۆر گەورەتر. هەر بۆیە ئێستا ئەگەر بەڕێز کاکسەفینی شاماشی پێدا ئەو تعاملەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکرێ باوەڕ ناکەم لەگەڵ هیچ هەرێمێکی تری جیهانە بکرێ. من خۆم کە لە ئەمریکا بووم چەندین جار بەڕێز جەنابی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم هاتووە بۆ ئەمریکا لە کۆشکی سپی لە ژوورە فەرمیەکە پێشوازی لێکراوە، بەڕێز کاک نەچیروان کە سەرۆکی حکوومەت بوو پێشوازی لێکراوە، وەکو ڕئیس دەوڵەت پێشوازیان لێ ئەکرا. من چەندین ڕەفیقم هەبوو کە سەفیری وڵاتی زۆر بەهێز بوون، گلیان لە منە کرد، هات نەڵێنە کاک چییە ئەم کۆشکی سپی هەموو ڕۆژێک سەرکردەیەکی ئێوە لە کۆشکی سپیە، ئێمە 2 ساڵە چاوەڕێی ئەو ئەکەین دیدارێکی سەرۆکی ئەمریکا بکەین، ئەو دیدارەمان بۆ ناڕەخسێت. چۆن ئێوە ئەتوانن ئەو دیدارانەوە بڕەخسێنن؟ ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی هاوبەشەکە هەرێمی کوردستان لە چەند قۆناغێکی ڕابردوو ئەولەوێتێک بووە، عێراق ئەولەوێتێک بووە بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا، بۆ بەریتانیا، بۆ فەرەنسا، بۆ ئێران، بۆ چەندین وڵاتی تر. بۆیە تاکو عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت وەکو ئەولەوێتێک بمێنێتەوە، پێگە دیپلۆماسیەکەشمان بەهێز ئەمێنێتەوە. بەڵام ئەو کاتەی کە ئەهمیەتی مەلەفەکە لای ئەو وڵاتە کەم ئەبێتەوە، ئەنجا لەبەر هەر هۆکارێک بێ، ئەو کاتە قورسترە نوێنەرایەتیەکانمان بتوانن ئەو دیدارانە هەم بۆ خۆیان هەم بۆ شاندەکانی خۆمان بڕەخسێنن. من خۆم لە بیرمە لە گەرمەی بڵێن 2007 کە عێراق مەلەفێکی زۆر گەورە بوو لە لایەن ئەمریکاوە، بەبێ هین هەویەیەکیاندا بوو بە من لە کۆشکی سوی بە کەیفی خۆم ئەمتوانی بێم و بڕۆم بۆ مەوزوعەکە مهم بوو. ئەو دقەی کە وەزعی عێراق گۆڕا و عێراق وەکو بڵێن ئەو ئەولەوێتە نەما لایەن حکوومەتی ئەمریکاوە، ڕسمیاتەکە کەوتووە سەرکار. بۆیە ناڵێم با ئێمە بەردەوام حەدەس دروستکەین بۆ ئەوەی ئەمریکا یان وڵاتێکی تر مهتەم بێ بە ئێمە، بەڵام ئێمە ئەبێ هەمیشە بەرژەوەندیە هاوبەشەکان دروستکەین و پەرەیان پێ بدەین و ئەگەر کەم و کورتیەکیشمان هەبێ دانی پێوە بدەین و هەوڵ بدەین ئەو کەم و کورتیانە
نەبن تاکو ئەو وڵاتانە هەمیشە بە چاوێکی بڵێن بە ئەهمیەتەوە سەیری عێراق و هەرێمی کوردستان بکەن. ئەلبەتە ئێمە دەزانین کە ڕژێمی ناوەندی یا ڕژێمەکانی ناوەندی لە عێراقا هەمیشە تونند و تیژیان بەکارهێناوە بەرامبەر بە گەلی کورد وەوەش بۆ مای ئەوەی کە کورد ئاوارە بێت دەربەدەر بێت یاخۆت کۆچ بکە بۆ هەندەران بەڕێز جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بە ڕەوەندی کوردستانی کرد. پرسیارێک ئاراستەی جەناب دەکەم بەڕێز کاقوبات، تا چەند گلۆبالیزم یاخۆت شۆڕشی تەکنۆلۆژیای زانیاری کاریگەری هەبووە لەسەر بە شێوەیەکی ئەرێنی ئەلبەتە بەسەر ڕەوەندی کوردستانی لە دەرەوە بۆ ئەوەی زیاتر گرێ بدرێت بە هەرێمی کوردستانەوە بە نیشتیمانەوە، و ئایا هەوڵ دراوە بۆ ئەوەی کە ئێمە ڕەوەندی کوردستانی بە شێوەیەکی یەکگرتوو هان بدەین بۆ ئەوەی کە چەترێکی هەبێت و بتوانێت زیاتر بوارە نیشتیمانیەکان زەق بکاتەوە بەرگری بکات لە هەرێمی کوردستان. ئێوە بە ناچمە ناو تەفاسیلەوە کە لۆبیکردن یەکێکە لەو بابەتانی کە لە ڕێگەی ڕەوەندەوە توانێت ئەنجام بدرێتەوەمانە. بەڵێ وڵا دەستخۆش بۆ پرسیارەکان، هەر پرسیارێک پێم وایە ئەکرێ محاضرێکی تایبەتی لەسەر بکەی، بەڵام لەبەر وەخت ڕەنگ بێ هەوڵ بدەم وەڵامەکەم پوخت کەمەوە. بڵێن بەهێزبوونی تەکنۆلۆژیا و بە ئاسان گەیاندن بە تەکنۆلۆژیا یارمەتی دەربووە بۆ ئەوەی ڕەوەندی کوردستانی ببەستینەوە بە هەرێم. من لەبیرمە تازە دەست بەکار ببووم لە ئەمریکا هێشتا ساڵی 2000 من باسی ساڵی 2000ەکەم مەوزوعێک هەبوو کۆمونەیەکم هەبوو لەگەڵ وەزارەتی خارجەی ئەمریکا، پێویستم بە معلومات بوو. تەلەفۆنم بۆ ئەم کاک سعدیە کرد کە لە ڕیزی پێشەوە دانیشتووە، تەڵعاً جوابی نەیامەوە. دووسێ ڕۆژ بە دوای کاک سعدیە ئەگەڕام دەستم نەکەوت، مەجبور بووم ئەخیرەن تەلەفۆنم بۆ باوکم کرد. وتم باوکە شتێکی وا هەیە و کۆبوونەیەکم هەیە لەگەڵ وەزارەتی خارجەوە و کاتە ئیتیفاقی واشنگتن هەبوو ئەبوایە جێبەجێ بکرێت. وتم ئەمە شتێکی وا هەیە هەرە سیاسەتی یەکێت چییە بۆ ئەم بابەتە؟ وتی لێم تووڕە، وتی تۆ دیارە کوردستانی نوێ ناخوێنیتەوە. باش من لە ئەمریکا کوردستانی نوێم لەکوێ دەستکەوێت؟ ئەو کاتە ئۆنلاین نەبوو کە بچمە سەر پیوکەی میدیا و خۆم سەیری کوردستانی نوێ بکەم. بە هەزار حاڵ معلوماتمان دەستەکەوت لەسەر وەزعی ناوخۆ. ئێستا وانە ئێستا هەموو هەرچی معلومات لێرە هەیە بە شاراوە و بە ڕەسمی و بە ناڕەسمی بە ئاسانی خەڵک دەستیەگات. بۆی ئەمە هەم ئاسانکاریەکە، هەم لە لایەکی تریشەوە یارمەتی دەرە بۆ ئێمە بۆ ئەوەی باشتر لە ئێستا بتوانین سوود لە ڕەوەندی کوردستانی بکەین لە دەرەوەی وڵات. ئەمە بەشێکە لە استراتیژەکە، بەڵام جێبەجێکردنەکەی ئاسان نییە. تەجروبەی زۆر وڵات هەیە کە ڕەوەندی بەهێزیان هەیە لە دەرەوە کە توانیویانە ناکۆکیەکانی نێوخۆی خۆیان وەلانن لە دەرەوە لە پێناوی ئامانجە گەورەکە. ئایا ئێستا ئەتوانین ئەوە دروستکەین لە دەرەوە؟ نازانم، من گومانم هەیە دۆخە سیاسیەکەی ئێستای هەرێمی کوردستان ڕەنگ بە یارمەتی دەر نەبێت لەوەی کە ئێمە بتوانین لە دەرەوە ڕەوەندێکی کوردستانی دروستکەین کە شەڕ بۆ کوردستان بکە. چونکە هێشتا لە دەرەوە مەڵبەندمان هەیە و لقمان هەیە و کۆمیتەمان هەیە و ڕێکخراوی حیزبی لە دەرەوە هێشتا بەهێزن لە پاڵ نوێنەرایەتیەکانمانەوە و خۆیان لێرەن ڕەنگ بە بەشێکیان معاناتیان هەبێ لە بینی لق و مەڵبەند و کۆمیتە و موسساتەکانی تر. ئەرمینیا یەکێک لە وڵاتانەیە کە ئێمە توانین زۆر بە ئاسانی و بە باشی سوودیان لێ وەرگرین. ئەرمینیا لە نێوخۆی ئەرمینیا پڕ لە مشکلەی نێوخۆی خۆیان، بەڵام لە دەرەوە لۆبی ئەرمینیا لۆبیەکی بەهێزە، لۆبیەکی یەکگرتووە، لۆبیەکی کاریگەرە، ئەتوانن تەسیریان هەبێت لەسەر بەشێکی زۆری سیاسەتی وڵاتە بەهێزانە بۆ چونکە ئەچن لەگەڵ کە ڕەوەندەکە ئەچێ بەشدارە بێت کە نامە بۆ کۆنگرسمانەکەی ئەنووسێک، کە نامە بۆ سێناتۆرەکەی ئەنووسێک، کە پەیوەندی لەگەڵ سیاسەتمەدارەکەی ئەو وڵاتەی خۆی ئیکا وەکو ئەرمەنێک
خۆی تەقدیمەکە وەکو سیاسەتی عامی بەرژەوەندی عامی وڵاتەکەی خۆی پێشکەشەکە نەک لە ڕوانگەیەکی حزبیەوە داخڵ بێ یان بە ڕوئیەکی حزبیەوە پەیوەندی بکە. ئەگەر ئێمە بتوانین پلانێکمان هەبێ و ئەو پلانەش ینی جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ڕەوەندی کوردستانی بەکار بهێنرێت بۆ ئەوەی تەسیریان هەبێت لەسەر ڕایگەشتی ئەو وڵاتە و سیاسەتی ئەو وڵاتەی کە لەین بەبێ دەستێوەردانی حزبی پێم وایە ئەتوانین زۆر بەهێز بین چکەن ڕەوەندێکی زۆر بەتوانامان هەیە، خوێنەوارمان هەیە، کاریگەرمان هەیە، دامەزراومان هەیە لە زۆربەی ئەو وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و وڵاتەکانی دیکەش.